دادگاکانی کوردستان چەندە سربەخۆن واستە و واستەکاری کە زۆر جار باسی لەوە دەکرێت لە نێو دادگاکانی کوردستان چەندە ڕنگدانەوەی هەیە. ڕۆلی حزبەکان لە بەڕێوەبردنی کەیسە جۆر بە جۆرەکان چەندە کاریگەری لەسەر ئەدای دادگاکانی نێو هەرێمی کوردستان هەیە. یاساکان و دادگاکان لە نێوان فەقیر و هەژار و بەرپرس و دەوڵەمەند و دەستڕۆیشتوودا ئایا دادگاکان بۆ هەمووان وەک یەک یاساکان جێبەجێ دەکەن یاخودنا؟ من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ بە دوواداچوون لەسەر ئەم پرسە دەکەین. زۆر جار پرسیاری ئەوەمان لەلا دروست دەبێت، ئایا هەموو ئەو کەسانەی کە لە بەندیخانە دەگیر کراون تاوانبارن یاخودنا؟ ئێمە هاتووینەتە ماڵێک کە لەم ماڵەدا دوو خوشک کەیسێکی گەورەیان هەیە. چەندین جارە پەیوەندیمان پێوە دەکەن و دەڵێن تکایە فریامان کەون، غەدرمان لێ دەکرێت لەوەی دوو برامان بەبێ تاوان بەبێ ئەوەی هیچ تاوانێکیان ئەنجام دابێت بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەرچووە. ئەوان دەڵێن بێجگە لە براکانمان کە ئێستا مەترسی لە دەستدانی ژیانیان بە بڕیارێکی ناڕەوایی دادگاکان لەسەر هەیە. هاوکات دایک و خوشکیشمان کوژراون و سێ کەسیش لە ئەندامی خێزانەکەمان بریندارە و 248 ملیۆن دیناریش پارە لەسەرمان غەرامە کراوین بۆ ئەوەی کە دەبێت ناچار بین پارەش بدەین. ئێمە هەوڵ دەدەین لەگەڵیان بدوێین و بزانین کێشەکانی ئەوان چییە. ئەلۆ، ناوی بەڕێزت؟ کاکە ئاوات گیان، من ئێستا لە ماڵی ئێوەم لە بنەماڵە ئێوە دانیشتم لە ماڵەکەی ماڵی باوکرد. من حەز دەکەم بۆم باز بکەیت، بۆم بسەلمێنی کە بەڕاستی دەگیرکردنی تۆ کە ئێستا بڕیاری لە سێدارەدانت بۆ دەرچووە تۆ بێتاوانی. چۆن ئێمە ڕایگشتی بجوولێنن لەوەی کە بەڕاستی ئەو بڕیاری دادگا بۆ دەرچووە بڕیارێکی هەڵەیە؟ زۆر جوانە ئێمە سێ کەس چوار کەس ئەم قەوزمان بۆ دەرچوو بە مادەی 4 یانمان ژیرات یانمان دەستبەسەرکرا لە تەفسیرات بووین. لە تەفسیرات 32 ماڵ ماینەوە لەوێ داوای لە تاقیق داوای شایەتیان کرد، شایەتمان هاوردە بۆ سێ شایەتمان بوو، برایەکەم 5 شایەتی هەبوو. هات لە محکەمە لە محکەمەی تاقیق سوێنیان خوارد، هاتنە جنایەت لە جنایەت سوێنیان خوارد، یعنی بەبێ هیچ بەڵگێ بەبێ هیچ مستەمسەکێ حکمی سێدارەدانمان بۆ دەرچووە. باشە چۆن دەبی لەم دادگایەکی بەس پێم بڵێ چۆن دەکرێت دادگاک لە هەرێمی کوردستان بەبێ بەڵگا بڕیار لەسەر دوو گەنج بکات، بڕیاری لە سێدارەدانی بۆ دەربکات؟ یعنی ئەوە چ قووەتەکەوا لە دادگا بکات؟ بەڵێ دوو کە شایەتی لەسەرمان داوە کە شایەتەکان حەدوشمان لە محکەمە کردە درەوە، یەکیشان لە 26 پێنجی 2014 لە ئەرکی سەربازی خۆیدا بووە. باشە دوای ئەو کە حکومان خۆرکە بوومان دەرکردوگەن ئەم کوڕەکە شایەتی داوە لەسەر ئەسڵەن ئەو ڕۆژە هەر لە دەوام بووە. کتابمان کردووە بۆ محکەمە، هاوردمانە بۆ محکەمە لەوێ کام کوڕە لە 26 لەوە نێونە لە ئەرکی سەربازی خۆیدا بووە. بەڵێ لە دوایە زابطیشان لەوێ نەزم بە حکمی برادەری بۆ حکمی واسطە بۆ نهاتم حکمی پارە بۆ چیە زابطی بەڵێ من 6 ساعتی ئیزن داوە لە ئەرشیفە هەیە کە ئەو تاریخە لە سجلی ڕۆژانەیە هەیە، یعنی هەموو شوێنێک سجلی ڕۆژانەی هەیە. لە سجلی ڕۆژانەی ئەم کوڕە مەوجودە لە ئەرکی سەربازی خۆیداتی. زابطێک دەڵێ من 6 ساعتێک مۆڵەتم داوە. باشە 6 ساعتێک چۆن مۆڵەت داوە؟ وەڵی من پێ ئەڵێ ساعت داغم چەند بۆ چەند داوە، وەڵی پێ ڕەبیش دەنەتە ساعتی ئەڵ زۆر دەچیم کردووە. بەڵێ باشە، یعنی کەوای هیچ بەڵگەیەک نییە بیسەلمێنێت تۆ لە شوێنی ڕووداوەکە بووی و ئەو کەسانی کە کوژراون بەدەستی تۆ و براکەت کوژرابێ؟ بە هیچ شێوەیە بەدەستی من و برام نەبووە. من و براکەم ئەو ڕۆژە لە
سنووری چەند سماڵا بینە من خۆم میوانم هەبووە براکەم لەگەڵ خوشیشی ئەو کوڕە کوژراوێ لە ماڵی من چکم هەبووە میبنەکەم هاتوو دیدی بەڵێ ئەم کوڕە و ئەو کوشتی و کوژراوە لە ماڵی منە بوونا کە تۆ قسە دەکەی ئێستا ئەوە هەموو ڕای گشتی جێبیستی دەبی داواکاری گشتیە وەزارەتی وەزیری دادا سەرۆکی حکوومەتە هەموو دەستەڵاتدارانی هەرێمی کوردستان جێبیستی دەنگی تۆ دەبی پەیامت چییە؟ وەڵڵای وەبیللهی ئەوە بکەن ئەگەر شمول بۆ حکومە و شمول بۆ ئیداماکەم بای بچووترین بەڵگا لەسەر من و براکەم هەبوو وەڵاهی ئامادەم تێ ئەو حکومە تەطبیق بکەن لەسەرم بەس وەڵاهی ئەگەر بیست بەڵگە موسەمسێکی گشتیە کاکەم قەدر و زوڵم چیەکەم باشە جانەکەم دەست خۆشبی من لەگەڵ خوشکەکانت زیاتر قسە دەکەم بابزین ئەو بەڵگانات چییە بیخینە ڕوو بۆ ڕای گشتی باش زۆر سپاس باشە ئەمە برای ئێوە بوو قسەی کرد ئەو دەڵێ ینی لە مەسافەی کەم ئەو کەسە بۆتە قوربانی پارێزەرتان نەبووە خەڵکێک نەبووە بچێتە دادگا ئەو بەڵگەنامانەی کە ئێستا لەبەر دەستی منتان داناوە دەڵێن براکانمان بێتاوانە براکانمان بێتاوان زۆریش نازین ئەم شتە حکمی حزبی بوو پارە بوو نازانی چی بوو کە بوو دوای ئەوەش دایک کوژراوە کە بان کرا ڕۆژ محکەمەکە لەویانە بوو خۆی وتی 250 مەتر بۆ 400 مەتر ماڵ ئەوان ماڵ ئێمە تەقەبووە دوور بووە لە یەکەوە ینی ماڵ باوکم ماڵ براکەم خۆی لە چەمچەماڵ بووە چەندەها شایەتی هەبووە دوای ئەوە تەقریتوبی دەرچوو ئەڵێ لە ماوەی 90 فیشەکە 90 سانتینە ئەم فیشەکەی بەرکەوتە بەرمەلی کەوتووە لە نزیکی خۆی پێتان وایە چۆن مردووە ئەو کەسە چۆن کوژراوە یان فیشە خۆی بووە یان هی براکەی تری بوو یەک برایکی لەوە ینی لەگەڵ کەسیتکەی لەگەڵ بووە بەڵێ برایکی لەگەڵ بووە برایکی لە داوام بۆ کە ئێستاش بۆتە شایەت ئەکێتریش لەنا ئەو داوامە بۆتە شایەت کەوایە ئێوە دوو خوشکن چەندین منداڵیشتان لەسرە بەڵێ بێ کەس و کار بێ برا بێ دایک دەتانەوێت مافتان بگەڕێت دەماوێت داوامان لە حکوومەتێ داوامان لەو کەسانە هەیە بێنە هانامانەوە بێنە هاانامان ئێمە دەڵێن ئەو دوو برامان بۆ دەرکەن بەبێ تاوان کە بریندار بوو کە جەرگی سووتا کە دایکم کوژرا بەبێ تاوان باشە ئەو شایەتانی ئەوان کە ئەڵێ ئەوان منەڵەمەوە قورعانیە لەسەر محکەمی سلێمانی دانێراوە دەسەر ناوتەبان ئەو قورعانە ئەڵێ ئەم شایەتە بۆ خۆی ئەو قورعانە ئەگەر ئەو بڕیارە بێتە جێبەجێکردن بێتاوانن ئەوە 4 دانە ساڵە سجنن دوای 4 ساڵکە حکم ئیدام کراون کەس دەمێنێن بێکە براکەم برامکەم نەوتوسێ ئەو نەخودهێنشەکەم نەوتوسێ ئەوکەی ترشی هەشتا و هەشتا هەشتا و هەشتا لەگەڵ ئەوشەوە خو بچکەلەکەم کەمەندامە قاچێکی نییە چۆن ئەتوانێت فەنگ کاتەشانی و ڕابکە و خەڵک بکوژیە باشە هەز دەکەم بزانم دوا پەیامتان چیە دەتانەوێت چی بکرێت پەیامتان بۆ چێە دوا پەیامان ئەوەی بۆ کاک سەرۆکی حکوومەت بەرزانی و بۆ کاک نێچیر وە بۆ کاک مەسحرور و بۆ قوبات تاڵەبانی داوا ئەکەین بێن بەم کەیسەمانەوە ڕجاءن این ئێمە ڕۆژانی ئێمە بۆ دەتە مەواجە ئەچین لەگەڵ قەبرستان هیچ شۆنێکمانیە هیچ داڵدێکمانیە وەڵڵا داواتان لێکن بەهانامانەوە بێن بێ کەسین داوا لە ئێوە ئەکەین بەهانە ئێمە بن لەم مینبەرەوە لە پۆستێکی ئێمەدا کە لە پەیجی فەرمی خۆم بڵاوم کردوتەوە پرسیاری ئەوم لە هاوڵاتیان کردووە دادگاکانی هەرێمی کوردستان چەندە سربەخۆن چەندە ڕێگری دەکرێت لەوەی کاریگەری حەزب و لایەنە سیاسیەکان لەسەر ئەدای دادگاکان هەبێت ژمارەی زۆر لە کۆمنتی هاوڵاتیان بۆ من هاتووە من حەز دەکەم بەشێک لەو سەرنج و کۆمنتانە باز بکەم ئیدریس بەک دەڵێت من دەڵێم یاسا بەس بۆ فەقیرە دادگاکان تەنیا بۆ فەقیرن سەروان شێروانی دەڵێت یاساکان لێرە تەنزیمی مافەکانی ئێمە ناکەن ئەوەی هەیە تەنها ستەمکاریە یەکی تکە دەڵێت بە ناوی دانا سۆفی برایم ڕێک پێچەوانەی قسەکان ڕاستە واتە دادگاکان لە کوردستان سربەخۆ نین کارزان نادڵ دەڵێت خۆت لە هەمومان باشتر دەزانی کە یاسا بۆ هەمووان نییە کوڕە بەرپرسەکان لەگەڵ کوڕانی فەقیر لە دادگاکان کەیسیان بە جیاواز مامەڵەی لەگەڵدا دەکرێت یەکێکی دیکە دەڵێت بەشی زۆری دادوەرەکان خیبرەیان کەمە ڕۆتینات هەیە کە یەک کەیس 23 مانگی خایندووە کە کەیسی زۆر سادە.
ئێستا ئێمە لە نێو دادگای شاری هەولێرین دەمانەوێت بزانین ڕاو بۆ چوونی پارێزەرەکان سەبارەت بە ئەدای دادگاکان بە شێوەکی گشتی لە نێو هەرێمی کوردستان چییە؟ گرفتەکانی بەردەم کارەکانی ئەوان چییە؟ پێم بڵێ ڕۆتین هەیە؟ دادگا سەر بەخۆیە؟ نەخێر یەکەم خطوەی بمانەوێت دادگا چاپکەینەوە ئەبێ دادوەرەکان مستەقل بن نابێ حزبی کات دەکەم بابینە سەر گرفتەکان ئێمە دەزانین لە هەموو سێکتەرەکانی ژیان لە کوردستانی حکومڕانی پێویست بە بێدادجوونەوە هەیە بۆی باشتر بوو گرفتەکان یەکێک بێنە سە گرفتەکان ئەوەن ژمارەی دادگاکان لە چاو ڕێژەی دانیشتوان کەمە ئەوە یەکەمیان لەبەرەوەی چ لێ تەزەخم دروست دەبین با بڵێن پێنج محکەمەی شەرعی هەیە ونیە پێنج محکەمەی شەرعی هەیە هەموو ڕۆژهێرێکیان 15 تا 20 داوای دەبینن پێتەوان ڕۆژانەش داوا سکاڵات کەیسەکان زیاترن ئەو حاکمەش زەختی دەکەوتی سەرێ تەسیر لە بڕیاری دەکات تەسیر لە بڕای ناکات تەسیرەوەی یەکە ماوەی تەجیلبوونی درێژ دەکات ینی خەڵکێکی بێتاوە لە بەندیخانە ئەوە من بەتاکید با بڵێن هەر حاکمێک وابزانم 7-8 مەرکە شورتە تابعیتی ڕۆژانە 10-12 فایل لەو مەرکە شورتەی دێتن یعنی ئەو حاکمە بەوەی ڕناگە هەمووی بڕیار بداتن مەجموعەشی دەباتەوە ماڵێ کەواتە ئەوە ئەبرادەرێک ئەو ڕووکە زیاد لە ژوورێ ماوە زیاد لە ژوورێ یانەوە تا کەیسێکی تەلاقی هەیە کەیسەکەی دواخرا لۆ 40 ڕۆژت کە لۆ 30 ڕۆژت کە لۆ 25 ڕۆژکە کە قانون نەیژنابی لە کەواتەکەمی دادگاکان کاریگەری لەسەر ڕێڕێوی دادگاکان طبعا کێشەکان زۆرە باشە ئێوە لەگەر تەواوی ئەو ڕەو بۆ چوونەن یان لەگەڵ ڕێی کاکداران باشە ئەی سەبارەت بەوە چی دەڵێن زۆر جار دەڵێن دەستوەردان و واستە کاری هەیە هەیە ینی بەس شێوەیەک هەیە ئەگەر بۆمان ڕوون کەیتەوە ینی هاوڵاتیان زۆربەیان دەڵێن هەیە بەڵام بەچ شێوەیەک هەیە تۆ دەڵێ چیت قسە ناکەن بەڵام ئێوە پارێزەرن چۆن دەکرێت پارێزەر احتفاظ لە دەربڕینی ڕاستی شرعي خۆمان دەتوانی پارێزەر قسەی نەکەم مەسەر لەو مۆزوعی لەبەرچی ناتوێت قسە بکەیت من ئەمە پەیوەندی بە بەرژەوەنی گشتیدایە من هەر حەز ناکەم قسەی بکەم حەز ناکەیت ینی ترست لەوە هەیە لێ پرسینەوە داواکاری گشتی ترسم نییە بەس حەز ناکەم باشە تۆ قسە دەکەیت قسە دەکەیت باشە ڕاو بۆ چوون چێ سەبارەت بەوەی کاندێک جار دەگوترێت دادگاکان بۆ فەقیرە بەخوای ئەوە هەتا حدێک بەڵێ هەیە ینی بەلا ڕێبردننی کەیسەیە هەیە و بوشە دادگاکانیش ڕۆتینی زۆرە ڕۆتین زۆرە هیچ داوایەک نییە لە 6 مانگ ساڵێک کەمتر ینی هەر جارێکە تەعجیل دەکرێ داوا مانگونی وەک 2 مانگ ئەوەش تەسیر لە ڕێڕەوی دادگا کەوایە دەبێ پێداچوونەوەیکی جدی بکرێت پێداچوونەوەی جدی بکرێت ئەو ڕۆتینە هەڵبژێت باشە نمونەکەم پێ بڵێ لەوەی لە نێو دادگاکانی هەرێمی کوردستان ڕۆتین هەیە و لە کۆتایی دەستزیان بە هاوڵاتی گەیاندووە وڵاهی سەرتا دەستخۆشتان لێ دەکەم بابەتەکە بابەتێکی هەستیارە لەو مەجالە ئەم دەمێ حەز دەکەم هەندێک شت ڕوون بکەمەوە ینی بتەوێنێتەوێ دادگا لە هەموو دنیا سەر بەخۆیە ینی ئەو کەسی کە دەبتە دادوەریش دەبێ کەسێک بێ بەڕاستی بێلایەن بێ لەلایەنێکەوە هەڵبژێردرێ بێلایەن بێ یعنی نابێت طرفی لایەن بێ لایەنێک بێ وایە حاکم دەزانی لایەنگیری حزبێک کەسێک بکە ئەمە لە واقعی کوردستان دەژین دەبێ هەندێک شتێ وەک خۆی باسکەین وانە وەلا و تەزکیەی حزب نەبی هیچ حاکمێک ناتوانانی ببتە حاکم لە دادوەر لە هیچ محکەمەک لە کوردستان يعني او عندي فلتري حزبي لا بالتاكيد او شتاها وارده لكردستان يعني او من محاميما واقع حاله كده بين باسكم كاو شتانا دكري حتما تو كشتك ديت بيش دبي تسكي او حزبات لبش بي او حزبه دوروش كايشي بيد دبي لو مازال دبي ايش لبو حزبات نمونه كم بيبلي اخ نمونه زور صدان نمونه زور انا سناتو ام بودو مدسك جناب بسيار لما كديت جاب الدم بلا نمونه واقعي هي من 2 سال خريجي يك تبليغي ما كبقاته كوبنهاجن وبيته وكتبليغ يجبوا بلام ليرة نايروين لبروي لو ما زال خزمة ليرة هي لو ما زال دادورك دناسي يعني أمن بدليل بيما بدليل قانوني بيما كبراستي دادقاه بداخو نعلم هم دادورة كان دادوري زور باش مان هي
بەڵام پێویستی بە چاکسازی پێویستی بە چاکسازیەکی زۆرە نەک باشە کاکدار ویستت مداخلەیەک بکەیت ینی زۆر جار چیرۆکی خراپ جێبیز دەبین من ئێستا کەیسێکم لە بەردەستدایە خێزانێک دەڵێ دوو کوڕی ئێمە تاوانبار نین هیچ تاوانێکیان نییە هیچ بەڵگەیەکیان نییە بەڵام دادگایەکی هەرێمی کوردستان بڕیاری لە سێدارەدانی بۆ کوڕەکانی ئێمە دەرکردووە بەڕاست هەڵەی ئەوها دەکرێت لە دادگاکان ناکە لەگە ڕێزم بڕیاری لە سێدارەدان مادەکەی وازحە چەند مادەیەکی قەراری عقوبەی ئەعدامە یاسای لە سێدارەدانە ئەگەر بەڵگە و ئیسپات نەبێتن مستحیلە دادوەر بتوانێت ئەو بڕیاری بدات بەڵام دەگوترێت دەزوەردانەیە لە کاروبار دەسوەردان هەیە ئەم با پێت بڵێم ئێستا من و جەنابەت ئەم دەزوەردانانە ناکرێت ڕەش بکات بە سویس پیش بکات بە ڕەش قاوەیش دەکات بە سۆر سۆریش دەکات بە نارنجیش دەکاتەوە شی ئێستا ئەمن و جەنابەت ئەمن کوڕە مەسئول بم جەنابیشت کوڕە هەژاری نەفسی کەیسمان هەبی ئەمن کوڕە مەسئولم زوو بەردەبم زوو تەواو دەبم ئیشکالم نابینێ ئەتوش کوڕە فەقیری لە ژوورە دەمینێەوە ڕێکاری یاساییش تونتر دەکرێت لەسەر باشە بۆچی فەرقەت چیە دادگا دادوەر هەر سەر بەخۆیە خۆی ئێستا دادوەرێک دەڵێ سەر بەخۆ ئەمە ئەگەر بینەوە سەرەوەی دەبی بگەڕێنەوە نقطە ئینطلاق سەرەتای بیدایە یعنی دەگەڕێنەوە سەر حزبەکان زۆر ئاسایە ئەگە حاکم حزبی بی کەسری نییە بەڵام مەفروزە حزبەکە حاکمی باش دابنێ لەبەرەوەی ئەگەر ئەمن با بڵێن حزبێک بووم خەڵکێکی باشم کردە دادوەر یاسایانە بوون دادپەروەر بوون خەڵکەکە بە دوای من دەکەویتن کەوای گرنگ نییە حزبی بێ بەڵام گرنگەوەیە دادوەرێکی ڕاستەقی نەبێت ئەوڕەکە لە کوردستان وازان 5 میلیۆن کەسەی هیچ کەسێک نییە وازم بەتەنێن بێلاین هیچ کەسێک نییە بێلاین زۆر باشە بابزانین هەنگاوەکانی چارەسەر چ بێت باشە و پێویستە ئێمە چی بکەین ئێوە وەکو پارێزەران تۆ وەکو پارێزەرت ینی پێ دوایت لە چیەوە دەست پێ بکەین وڵای چاڕێن لە حکوومەتی داهاتوو کە چاکسازی لە تەتاوی دامدەستگا حکوومەکان دەستی حزبەکان ببڕێ ئەوە بخۆیان دەزانن پەیوەندی بۆمەوە نییە کە تەداخلی حزبایەتکەن ئەمە پارێزەری ینی پێ دوانیە حزبایەتی دەستی هەبێ لە ناو کاروباری ئەو بخۆیان دەزاننەوە کاریمانەوە کاری پارێز پەیوەندی بە منەوە نییە چی بکرێت باشە دەستێوەردانی حزبی نەمینێت دەست ڕۆیشتی و دەوڵەمەند و یاسا بۆ هەر هەمووان واقع حالە و هەیە حزبایەتی نەک لە ناو لە ناو نەقابەی ناو سندیکای پارێزەران تەسیری هەیە بەتاڵ بەڵام هەندێک شتێک یعنی بەڕاستی ئەمە نازم حکوومەت هێرێم لۆ چاپۆشی لێ کردیا تەمە ناکەم حکوومەتی دابێ چەند نقاتێک هەیە ینی هەندێک تاوان هەیە زۆر قێزەوەنا عقوبەی ئەعدام لۆ چ نەمینێ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا عقوبەی ئەعدام باشە دەتوانن پێم بڵێن خەڵکێکی بێتاوان ئێستا لە بەندیخانە و بەلاش لە بەندیخانە هەیە زۆرە و حاڵەتە هەیە زۆریش زۆر و کەمی ڕێژەکەی نازان بەڵام وەکوبوون هەیە بەتەکید هەیە ئێمە سەبارەت بە سربەخۆی دادگاکان و کاریگەری دەزوەردانی حزبی کەسانی دەست ڕۆیشت و بەسەر دادگاکان شتێکمان بڵاو کردوەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان لە وڵامی دەیان سەرنجی هاوڵاتیان یعنی بەشی هەرە زۆریان ڕخنیان لە ئەدای دادگاکانی هەرێمی کوردستان هەیە یعنی چی دەڵێن سەبارەت بەمە پێتان وایە دادگاکان سربەخۆن لە کوردستان سەبارەت بە محاکمی تحقیق کێشەکە لەوەدایە خەڵک لەوانەیە زۆر ئەگاداری ئیجراعاتی محاکمی تحقیق نەبیتن هەر لە وەرگرتنی وتەی مشتەکی یان متهم یان شاهد یان کۆکردنەوەی بەڵگەکان ئەوە هەم ئیجراعاتی دەبێتن بەڕاستی تاکو ئێستاش محاکمی تحقیق لە هەرێمی کوردستان هەر ئەو محکمەیە کەوا ئیجراعاتەکان کە 10 ساڵ 20 ساڵ بەر لە ئێستا ئیجراعاتەکانیان دەکرد بەڕاستی تاکو ئێستا سوودی لە تەکنۆلۆژیای سەردەم وەرنەگرتووە پێویستی بە نوێبوونەوە و بە پێداچوونەوە هەیە پێویستی بەوەیە کەوا هەندێک ئیجراعات هەیە سورعەتی ئیجراعاتەکان تێدا ئەنجام بدرێتن وەکو ئەوەیە وەرگرتنی کردنی نووسراو
لە محاکمی تحقیق کە نووساوی دەکرێت لە بۆ بەڵگە و تاوان لە بۆ بینی مەراکز شۆرتە و لە بۆ جیهاتەکانی تر ئەوە وەختێکی زۆری دەوێت باشکەواتە ئەو ڕۆتیناتانە کاریگەری دروست کردووە لەسەر ئەوەی تاخیری حەسمی کەیسەکان بڵێ لە پێویستە زۆر زوو چا بکرێتن لۆ ئەوەی کەوا ئیزراعەتی محاکمی تحقیق سورعەتی حەسمی تێدابیتن باش ولا هەر محکمەی تحقیق هەل لە بیدایەتەوە تاکو و ئیحالەکردنی ئەوراق و یان غەڵقکردنی ئەوە داواکاری گشتی ئیشاف لەسەر ئەوراقی تحقیقی دەکاتن زۆر باشە زۆربەی کۆمنتەکان دەڵێن دادگاکان تەنیا بۆ کەسانی هەژار و فەقیرە خەڵکی دەستڕۆیشت و کار بەدەست و بەتوانە دادگاکان ینی بۆ ئەوان ئازادی زیاتر دەدە نەخێنم قەنەعەتم بۆ قسەی نییە چونکە بەڕاستی کەسان ئەوەی یعنی لە دادگاکان هەموو کەسێک دێتە بەردام دادگا هەم کەسانی هەژار هەم کەسانی ئەوەی دەوڵەمەندە ئەوەی کەسانی کە بەرپرسیارەتی هەیە یان ئەوەیە بەڵام لەوانەیە خەڵکەکە زۆر ئاگادار نەبیتن ئەوەندەی کە بەرچاوە خەڵکەکە کە دێتن ئەوەندەی کە لە ئەعلام باز دەکرێتن لە تۆڕە کۆمەڵاتەکان باز دەکرێتن خەڵکەکە ئەوەی لە بەرچاوە فەرمووی ئێستا چەندەها کەیسمان هەیە بەرپرسی تێدا تۆمەتبارە چەندەها کەیسمان هەیە کەەوە کەسانی دەوڵەمەند و دەستڕۆشتی تێدا ئەنجام تۆمەتبارە ئەو هەموو متەنەوعە تەنها کەسانی بڵێن دەستڕۆیشتی نەبیتن ئەوانە دادگا دەکرێن و ئیزرات لەگەڵوانە دەکرێتن نەخێوانە باشە سەبارەت بە دەستوەردانی حزبی ئێوە لەم بارەوە چی دەڵێن زۆر جار دەڵێن ینی دادوەرەکان سربەخۆنین کاریگەری حزبیان لەسرە دەبێ حەزب ڕاستیکەن بەر لەوەی خەڵک ڕاستیکەن قەنەعەتم بۆ قسەی نییە چکە بەڕاستی دادگاکان ئەندامانی داواکاری گشتی من وەکو تەبێژی سەرۆکاتی داواکاری گشتی من دەتوانم قسەیان لە شوێنی وان بکەم کەەوە ئەوانە بەکاری حیزبی کار ناکەن کە تاکو ئێستاش نەشم زانیە حیزب تەدەخول لەسەر کاری داواکاری گشتی بکاتن سەبارە بە دادگاکانیش ئەوانش نەمزانیە بەڕاستی حیزب تەدەخول لەسەر کاری دادگاکان بکاتن بەڵام لەوانەیە لە ئیزراعەتێک لەگە ئیزراعەتەکی تر هەیە هەندێک تاخیر دەبیتن هەندێک تەدەخولی تێدا بکرێتن لەسەر مەسائل علاقاتی شخصی علاقاتی ئەو بەڵام بالنەتیجە لە هەموو کەیسەشی ڕقابەی لەژێر دەسەڵاتی داواکاری گشتیە چکە دەسەڵاتی داواکاری گشتی مراقبەی مشروعەتی قراراتی محاکم دەکاتن هەر لە مەرحلەی تحقیق حتا مەرحلەی ئیحالە و مەرحلەی حکمدانیان تاکو ینی حکمەکە تاوا دەردەچیتن هەر لەژێر دەسەڵاتی داواکاری گشتیە و مراقبەی قرارەتەکانی محاکم دەکات باشە زۆر جار خەڵکێک پەیوەندی بە ئێمە دەکات دەڵێ کە سوکارمان بند کراون بەڵام لە ئەسڵدا بێتاوانن بۆ نمونە خێزانێک هەیە دەڵێ بڕیاری لە سێدارەدان بۆ دوو کوڕی ئێمە دەرچووە بەڵام لە ئەسڵدا بێتاوانن شتی وا دەکرێت سەهوی وا دەکرێت لە نێو دادگاکان بگاتە مەرحەلەیەک بێتاوانێک لە سێدارەدان حکم بدرێت بەڕاستی مەسەلەی کە هەر حکومەکە دەردەچێت تایبەت کە لە سێدارەدان بیتن حکمی کە سێدارەدان ئەو بەچە مەرحەلەی تێدەپەڕیتن خوا بە ئاسانی ناکرێتن مەرحەلەی تحقیقە کە بەڵگەکان کۆ دەکاتەوە پاشان کەی حالی محکەمەی جینایەت دەبیتن لە محکەمەی جینایەت دیسان مناقەشەی بەڵگەکان دەکرێتن هەم بەڵگەکان هەڵسەنگاندنی لە بۆ دەکرێتن اینجا کە محکەمەی جینایەتیش سێ حاکمی لێیە بە ڕێز محکەمە و دوو عزووی لەگەر داواکاری گشتی پاشان کە حکومەی کە ئەگە دەربچیتن تەمیزی تیلقائیە یعنی ئەطرافیش ئەگەر تەمیز نەکاتەوە تانێ لە قەراری محکەمەی نەداتن ئەوراق دەستە محکەمەی تەمیز محکەمەی تەمیزیش کۆمەڵە دادوەرێکی بەڕێزن لێوێن دەر ئەوان تەقیمی هەموو بەڵگەکان دەکەن قەرارەتەکان هەموو دەخوێننەوە ئەگە بەڵگەی کامل نەبیتن تەصدیق ناکەن لەسەر قەرارە خاستەن ئەگەر حکمی سێدارەدان لە بۆ دەرچوو باش دو پرسیارم ئەوە دەبێت دادگاکانی کوردستان سربەخۆن یان نە دەتانم برێم سربەخۆن سربەخۆن بڵێ هەرچەندە وتەبێژی داواکاری گشتی هەرێمی کوردستان باز دەوە دەکات کە دادگاکانی هەرێمی کوردستان تەواو سربەخۆن و حزب و کەسانی دەستدڕۆیشت و کاریگەریان لەسەر ئەدای داگاکانی نێو هەرێمی کوردستان نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێکی زۆر لە هاوڵاتیان و
تەنانەت پارێزەرانیش باز لەوە دەکەن کە کەیسەکان بە شێوەیەک لە شێوەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی تر مامەڵەیەکی جیاوازیان لەگەڵدا دەکرێت و دەشڵێن ڕۆتین وای کردووە خەڵکێکی زۆر بە بێتاوان کە ئێستا لە بەندیخانەن دەگیر بکرێن و درێژە بە ژیانیان بدەن لە نێو بەندیخانەکاندا. ئەوان دەڵێن ینی هەم دادوەر هەم هاوڵاتی هەم پارێزەر هەر هەمویان لەگەڵ ئەوەن کە سیستەمی دادوەری پێویستی بە پێداچوونەوە هەیە چاویان لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی بە تەواوی پێداچوونەوە بەو سیستەمە بکات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان